ڕاستی وایە زوو حەلکرا نەگەستە. ئەمە پردەکەی خەلیفاوایە وەک دەبینن کە ئاو ئێستا بەسەر پردەکەدا سەرڕێژ دەکا کە دوێنێ شەویشاتین ئێرە و باسمان لەوە کرد کە ڕێگاکە داخرابوو لەلایەن هاتشەوە بەڵام ئەوەی کە بینرێت لە ئێستادا ئاو بەسەر پردەکەدا سەرڕێژ دەکا مەترسی لەسەر ماڵانە دروست بووە کە ئاو لێرەدا هەمووی کۆبووەتەوە بەردەمی ئەم ماڵانە زۆرێکی گیراوە کە هاتچۆی تێدا نەماوە. ئەمەی کە بینن دیمەنەکانی ئێستایە کە پردەی خەلیفاوە کە ئەمە مەترسی ڕووخانی لەسەرە کە لە ئێستادەمە ڕێگای هاتچۆشی تیان نەماوە. سڵاتان لێبێ ماڵتان کامەیە؟ لەسەرەوەن. تا چەندێک ئەمە مەترسی دروست کردووە لەسەریەوە؟ حەڵەکەی بینی ڕاستی وایە زوو حەلکرا نەگەستە تازە هیچ ناکەن. هیچ شتێک هەبووە کە مەترسیەکی لەسەر بێ لەسەر ماڵەکانی دەوروبەری ماڵە سەر گۆشە مەترسیەوە ژێری دەرێناوە ئەرەوەڵا دەستەکانە خۆش بێ ئەوەی ئەیبینن دوێنە شۆ ئێرەش ڕێگایشی ڕۆیشتن بوو بەڵام لەم سەر بۆ سەر ئەوە ئێستا کە ئاو دایپۆشیوە ئاوێکی زۆر دێتە خوارەوە پردەکە نەماوە با بڵێ جسرە بەڵام ئەو ئاوەیەتی بەسەریە بەس ئەگەر ئاوا بێ زەحمەتە بمێنێ نامێنێ. ئەو بەرەوە چی ئاوی لێ ئەوەی ئەو بەرەوە هەرەوە کاتی خۆی عەرزە بووە بەڵام لەگەڵەکە بەمداوە ئەوە هەر ئاوە کەناو بووە. ئەمە چەند ساڵە هاوارەکەن ئەڵەن کاکە گورە بیکەن بەش زێرابی سنووقی کەس گوێ ناگری. باشە ئەو ماڵانی کە لەم دەوروبەرن مەترسیان لەسەری ئەو ماڵە گەراجەکەی پڕ بۆ لە پڕ بۆ لە ئاو پڕ بۆ لەوە تا ها دیارە وایە وا ڕەحم کات شتێکی لێ نەیە بەس بۆ خوار و لەوانێ زەرەری یابی. زۆر سپاس بۆ جەنابێ سپاس دەکەم بەڵێ ئەگەڵ کارمێنەکەم شۆزستەوە لەویا بە شەپۆلێکی بەهێز کە ئاوەکە دەچێتە خوارەوە کە من ئەوەی کە بینیوە لە هاوینە لێیادا دەتوانی هات شۆ بکەی بەڵام بە تەواوەتی ڕێگاکە لاچووە ئەم شوێنەی کە بینن ئێرە ئەم بەردەمە ئەم گڵەکە بەرز بۆ تۆ ئەو بەردەمە دوێنێ من لەویا بووم کە لێ تەسویرمان کرد هەوڵاتیش قسەی بۆ کردین بەڵام وەک دەبینن لێسادا ئەو بەردەمەش بە تەواوەتی چۆتە خوارەوە بۆیە بە تەواوەتی مەترسی لەسەر ئەم ڕیزەخانوە دروست بووە دوێنێ شەو ئەو هەوڵاتیە باسی لەوە کەوتی ئەگەر بێت و لافاوەکە بەردەوامی هەبێ ئەوە ئەبێ لە سەربانەوە بچمەوە بۆ ماڵەوە بەڵام وەزە قسەکەی هاتە دی و ئەبێ لە سەربانەوە بڕاتەوە بە تەواوەتی بەردەمی خانووەکەی ژیراوە و ئەوان لە ماڵی خۆیانان ئەوەی کە هەیە بەردەوام دەمێک ئاوار دەکرێت کە ئەم پردەی خەلیفاوە تەواو بکرێ بەڵام وابزانم ئێمال کرابوو لەم کۆتاییانەیە کۆمپانیاکە دەستی پێوە کردهبوو بەڵام ئەوەی کە هەیە ئەمە دیمەنەکانی ئێستا ئەمە پردەکەیە ئەوەش ئەو شوێنە چاڵایەکەیە ئەوەی بینن بە تەواوەتی ئاوەکە چۆتە سەر ئێرە وەزاتان چییە؟ باشن یا خوار باش بی ئەوەی کە بین ئەمە دیمەنەکانی ئێستایە بەهۆی بارانە بەخوڕی کە ڕووی لە سلێمانی و زۆربەی ناوچەکان کردووە.